ئامانج گرتن لەو ڕووداوانە کێ تیرۆریستە و کێ هەوڵی تیرۆرکردن ئەدە سەرەتاش ئەڵێم سەری ڕێز و نەوازش بۆ شەید ڕێحان و هەواڵەکانی و لەگەڵ هەموو شەهیدانی ئازادی خوازدا دەنوێنم تیرۆریست ئەو کەسەیە کە کەسی مەدەنی یاخود سیڤیل بێچەک ئەگرێت بە ئامانج ئەوش بە کۆمەڵێک هۆکار ئەوش هۆکارێکی کە سیاسیەکی هەژمونگەرایی ئەنجامەدات ئیتر ئەو تیرۆرانە کە ئەنجامێدەن ئایا دەوڵەتە یاخود گروپێکی توندڕەوی ئاینی یا مەزهەبی بێ ئەلبەتە دەوڵەتی داگیرکەری تورکیا شێکێکە لەو وڵاتە تیرۆریستانەی کە بەرامبەر بە ئازادی خوازان بەرامبەر بە ئەو کەسانەی کە داوای مافی ڕەوایەتی بۆ گەلەکەیان ئەکەن ئەوانە ئەکرێن بە ئامانج کە کەسانی سیڤیلن کە کەسانێکن لە بێچەکن کە ئەمانە ئەکرێن بە ئامانج دوور لە شەڕن بۆیە ئێمە ئەڵێن دەوڵەتی داگیرکەری تیرۆریستی تورکیا کە لە کەسایەتی ئەردۆغاندا کە کەسێکی تیرۆریستە چونکە بە ئامانجکردنی مەدەنیەکان کارێکی تیرۆریستانەیە بۆیە جگەلەوەی کە کەسانی ئازادی خواز بە تایبەتی تریش کەسان کە ژنی ئازادی خوازن کە هەوڵ بۆ تێکۆشانی گەلەکەیان و هەڵ بۆ تێکۆشانی ژنان ئەدەن ئەمانە ئەکرێنە ئامانج چونکە ئەمە تەنها هەواڵ ڕێحان یەکەم کەس نییە هەواڵ یوسرە یەکەم کەس نییە بەڵکو وەکو ئەزانی کە پێشتریش چەندەها ژنی تێکۆشە لە ڕۆژئاوای کوردستانن لە ناو شاری سلێمانیە لە ڕێگەی کەلارە لە کۆمەڵێک لە هەر پارچەیەکی کوردستاندا دەوڵەتی داگیرکەری تورکیا دەوڵەتی تیرۆریستی تورکیا دەوڵەت ئەردۆغانی تیرۆریست هەوڵی تیرۆرکردنی ئازادی خوازاندا بە تایبەتی ژن چونکە ئەزانن کە ژن کە ئازادی خواز بوو کە ژن ئازاد بوو ئەو کاتە کۆمەلگەش ئازاد دەبێ بۆیە هەوڵی تیرۆرکردنی ئەو ژنانە ئەدرێ چونکە کۆمەلگا بەرەو پێش ئەبن کۆمەلگا بەرەو ئازادی ئەبن وا لە کۆمەلگا ئەکەن کە بە کۆیلە نەبن چونکە ئەو کەسانی کە تیرۆر ئەنجامەدەن هەڵبەتە کەسانیشان ئەوێ کۆیلە بێ کەسانێکیان ئەوێ کە دەبنگ بێت بێ ئاگا بێت با بڵێن کەسانێک بێت کە خۆفرۆش بن بۆیە ئەم ژنانە ئازادی خوازانە لەبەر ئەوەی ژنانێکی ئازادی خوازن بۆ ئازادی خۆیان و گەلەکەیان تێکۆشن هەڵبەتە ئەکرێن بە ئامانج لێرەشۆ ئەڵێن ئەمە هەڵبەتە ئەزانینیش کە ئەمە یەکەم کەسیش نییە و آخر کەسیش نابێت بۆیە ئەڵێن ئەردۆغان بەم کارێر تیرۆریستانەی ناچێتە سەر ڕۆژێک لە ڕۆژان بتوێنێتە وەکو سەدام حوسێن وەکو قەزافی کە ئامانجی کۆتایی ئەو یاخود کۆتایی ئەو وەکو هەموو ئەو تیرۆریستانی کە لە جیهاندا هەن کە کۆتاییەکەیان بە چارەنووسێکی زۆر خراپ ئەڕوە بۆیە لێرەوە پەیامی ئێمە وەکو ژنیانی باشوور وەکو ژنانی ئازادی خواست لە هەرچی جێگایەک بێ کە ئەڵێن ڕێگای هەواڵ ڕێحان و هەواڵەکانی بەردەوامە بەرەو ئازادی تێکۆشان بەرەو ئازادیش ئەڕێن و بەرەو تێکۆشانش ئەڕێن ڕۆژێک ئەو ئازادیە دێتە بەرقەرار و دیسانەوە هەم ئەردۆغانی تیرۆریست و هەمیش خۆفرۆشان ئەکەونە بەر نەعلەتی مێژوو ئەکەونە بەر سزای گەلی کوردستان بۆیە ئێمە ئەڵێن لێرەوە سەری ڕێزی نەوازی جارێکی تر بۆ هەواڵ ڕێحان و هەموو هەواڵانی ترش دانوێنێ هەواڵ ڕێحان تەوان ماوەی چەند ساڵێک لە باشووری کوردستانە وەکو نوێنەری کۆنگرەستار لێرە کارێک کرد هەوڵ و تێکۆشانی ئەو هاتنە لایەکتری ژنان چونکە لە فکر و فەلسەفەی ئەودا کە ژنان ئەگەر یەک بوون ئەو کاتە هیچ هێزێک ناتوانێت بەرامبەر بە هێزی ژن بەرامبەر بە فکری ژن بە عەقڵی ژن بوەستێتەوە بۆیە هەموو کاتێک لە هەموو بارودۆخێکە بۆ هەر ژن کوشتنێکە یاخود بۆ هەر کارێکی تیرۆریستی سێرەکەین هەواڵ ڕێحان لە پێشەوە بوو و ژنانیشی ئەهێنایە لە یەکتری بۆ ئەوەی بتوانن بە یەک فکر بە یەک دەنگ بە یەک گوتار دژ بە داگیرکەرانی گەلی کورد دژ بە ئەو وڵاتە تیرۆریستانە یاخود بەرامبەر بە دەوڵەتی داگیرکەری تورکیا بۆ سینەوە تەنانەت لە بوارە کۆمەڵایەتیەکان تەنانەت لە بوارە کللتوریەکان هەواڵ با بڵێن هەواڵ ڕێحانێکێک بوو لەو ژنانێک کە هەموو کاتێک بۆ هاتنە لایەک تری ژنان
کارێکی ئەو تۆی ئەکرد کە هەموو ژنان کۆ بکاتەوە تاکو بتوانێت ئەو ئاشتی و بەرقەرار بوونەوە ئەو یەک بوونە ئەنجام بدات بۆیە ئەوەی کە هەوا ڕێحان بەجێ هێڵا ئەو یەک بوونێ کە ئەمڕۆژ بینیمان لە هەموو حزب و ژنانی هەموو حزب و لایەنەکان ژنانی ئازادیخواز ژنانی ڕۆشنبیر چی لە سوۆسیال میدیایە چی ئەبینین لە ئامادەبوونیانە ئەمڕۆ هەموو بە هاوخەمی و هاودەنگی چونکە کارێکی بەجێ هێڵا بۆ ژنانی باشوور کە هەموو سەربەرزین و پیشانازی پێواکەن بە پێچەوانەوە نەک با بڵێن تەنها ژنان بەڵکو شەهیدبوونی هەر ئازادی خوازێک شەهیدبوونی هەر تاکێک وا ئەکات کە ژنان زیاتر سوور بن لەسەر تێکۆشانیان ژنان زیاتر سوور بن لەسەر ئەوەی کە بگەن بە ئامانج بگەن بە خەبات بگەن بە ئەو پەڕی خەباتیان بگەن بە ئەو پەڕی ئازادی بگەنە ئەو پەڕی تێکۆشانیان بۆ ئازادی ئەویش ئازادی کۆمەلگایە بۆیە ئەبینین ئێستاکە ژنانی باشوور سیرت کرد هەر لە بەیاننامەکەی ئەمڕۆدا و کۆبنەوەکەی ئەمڕۆداش لە هەر چوار پارچەی کوردستان کە ژنان ئامادە بوون جگەلەوە کە ئەبینین لە سوۆسیال میدیایە ئەو ژنانەی کە هاوخەمی خۆیان دەربڕیوە و کە چی بە شعر بێت چی بە پەخشانێ بێت چی بە وشەیەکی جیاواز بێت ئیدانەکردنی تیرۆریستان بێ ئەمانە ئەوە ئەگەیەنێت کە ژنان سوورن لەسەر بەردەوام بوون سوورن لەسەر خەباتکردن تاکو گەیشتن بە ئازادی.